لە کۆشکی سپیەوە ڕادەگەیەنرێت لە ئەمریکا مردن بە کۆڤید-19 گەیشتۆتە 700,000 کەس. ئەوە ژمارێکی ترسناکە لەو کەسانەی کە گیانیان لەدەستاوە. بەڵام ئێستا هیوایەکی نوێش هەیە. کۆمپانیای مێرک حەبێکی دروست کردووە. کۆمپانیاکە ئەڵێ حەبەکەیان ڕێگە لە ڤایرۆسەکە دەگرێت زیاد بکات، ڕەنگە لە نەخۆشخانەکان ژیانی چەندین کەس لە مردن ڕزگار بکات. بە بەکارهێنانی لە سەرەتای توشبوونەوە ڕێگە دەگرێت لە چاک نەبوونەوە و ڕێژەی مردن و مانەوە لە نەخۆشخانەش دەگەێنێتە نیوە. دەتوانین بچین بۆ دەرمانخانە لەوێ دەرمانی خۆیان ببەن وەک هەموو دەرمانێکی دیکە. ئەمەش ڕێگەمان پێدەدات کە خەڵک زووتر چارەسەر بکەین و نرخەکەشی زۆر کەم بێت. ئەم دکتۆرە کە پزیشکی هۆبەی فریاکەوتنە و هەروەها بە دوای دۆزینەوەی چارەسەری کۆڤید-19 ئەگەڕێت دەڵێت سێ حەبی تریش خراونەتە ڕوو. یەکێکیان بە ڕێژەی سێ بەرامبەر پێویستبوون بە ئۆکسیجین کەمەکاتەوە. حەبەکانیش لە ڕەفەکانی دەرمانخانەکانە ئەمێنێتەوە ئەگەر FDA ڕەزامەندی لەسەر نەکاو پارەی بۆ دابین نەکات. حکوومەتەکەمان ئامادە نییە $500,000 لە دراسەکەدا خرج بکات. ئێمەش پێش بە کۆمپانیاکان دەبەستین بۆ ئەوەی دەرمانەکانیان پێشکەش بە بەڕێوەبەراتی خواردن و دەرمان بکەن. لەبەرەوەشە کە ژمارەیەکی زۆر لە داهێنان نابینین. لە ئەمریکا شارەزایان نیگەران لەوەی کە ئەمریکیەکان زیاتر پشت ببەستن بە حەبە تازەکە و دوورکەونەوە لە وەرگرتنی دەرزیەکە کە دژە ڤایرۆسەکە لە لەشا دروستەکە. بەڵام دەربارەی وڵاتانی هەژار لە ڕووی ئیدارەدانیەوە حەبەکە ئاسانترە. هەروەها تواناییان بەسەر بڕی تێچوون و دابەشکردنیشدا هۆکارێکی ترە. فەرناندێز هیواخوازە هەندێک لەو دەرمانانە ڕەزامەندیان لەسەر بکرێت. وا بەرەو 2 ساڵ دەچێت هەموو ڕۆژێک لە شەرداین سەیری خەڵکەکە دەکەین کە دەمرێت. ئەزانی قورسە کە خەڵکی کۆمەڵگەکەی خۆت باوەڕت پێ نەکەن. لەو باوەڕەدان کە تۆش بەشێکی لەو موعامەرەیە یاخود تۆ زۆری پێوە دەنیت و شت دروست دەکەیت. ڕۆژانە دەچیتە سەرکار و مردنی هەندێک خەڵک ڕادەگەیەنیت. کۆمپانیای مێرک پلان دادەنێ بۆ وەرگرتنی ڕەزامەندی بە مەبەستی بەکارهێنانی خێرای دەرمانەکە کە ماوەی 2 مانگی پێدەچێت. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی کارلن پرسوتی لە واشنگتنەوە.